بارزانی و پیاوەی کە بە بەردەوامی خۆی بە پێشمەرگە دەناسێنێت لا کۆبوونەوەی لەگەڵ شاندێکی ئاوبەشی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان و دەستگای ئەیلولدا وتویەتی ئاگاداری ئەوە نەبووە کە پێشمەرگە دێرینەکان لە ئەم ساڵدا تەنیا موچەی 3 مانگیان وەرگرتووە. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە کاردانەوەی لە ناو هاوڵاتیاندا لێکەوتەوە. سەردار عەزیز نووسەر و ڕۆژنامەنووس لەم بارەیەوە نووسیوێتی باراک ئۆباما هیچ شەوێک ناخوێت هەتا دەنامەی هاوڵاتیانی ئەمریکا نەخوێنێتەوە. ئەم بوونی پەیوەندی ڕاستەوخۆیە لە نێوان سەرۆک و هاوڵاتیاندا گرنگترین کارەکە دەبێت هەموو بەرپرسێک بیکات کاتێک کەسێک دادەبڕێت فیلتەری بۆ دادەنرێ و لە ئەنجامیشدا دەخرێتە بڵقێکەوە کە دابراوە لە واقع. دانپێدانانی بارزانی بەوەی کە ئاگاداری موچەی پێشمەرگە دێرینەکان نییە نیشانەی ئەم دابڕانەیە کە لە نێوان ئەو واقعدا هاتوۆتە ئاراوە. لایەکی ترەوە بارزانی هەرچەندە نزیکەی ساڵێک دەبێت بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە بە سیفەتی سەرۆکی هەرێم لەگەڵ شاندەکەی پێشمەرگە دێرینەکان کۆبۆتەوە. سەرۆکی هەرێمیش بەپێی یاسا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە. هەر بۆیە ڕەخنەی ئەوەی لێگیراوە کە چۆن دەبێت فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ئاگاداری گوزەرانی ئەو پێشمەرگە دێرینانە نەبێت کە بارزانی و زۆربەی بەرپرسەکانی دیکە لە وتارەکانیان بە بەردەوامی دەستکەوتەکانی هەرێم بە بەرهەمی خەبات و تێکۆشانی ئەوان دادەنێن. بارزانی ئەوە یەکەم جار نییە کە دەڵێت ئاگادار نیم. پێشتریش زۆر جاری دیکە کاتێک ڕوبەڕووی ڕەخنە و داواکاری بۆتەوە هەمان هەڵوێستیە بووە. ساڵی 2007 کاتێک بۆ یەکەم جار وەک سەرۆکی هەرێم سەردانی سلێمانی کردو بە جیا لەگەڵ چین و توێژە جیاوازەکاندا کۆبەوە وتی ئاگاداری ئەوە نییە کە دادوەری ژن بوونی نییە. هەروە وتی ئاگادار نییە مامۆستایانی ئاینی زەویان پێنەدراوە. سەبارەت بۆی کە بارزانی ئاگاداری دۆخی هاوڵاتیانە یاخودنا دوو بۆچوونی جیاواز لە ناو هاوڵاتیاندا هەیە. بۆچوونێکیان پێی وایە کە بارزانی هەر بەڕاست ئاگاداری دۆخەکە نییە بەو پێی کەسانی دەوروبەری ڕاستیەکانی تێناگەێن و جگەلەوەش بارزانی پێچەوانەی سەرۆکی هەندێک وڵاتانی دیکە هەرگیز خۆی ڕاستەوخۆ ناتۆتە ناو هاوڵاتیانەوە بۆ ئەوەی ئاگاداری دۆخی هاوڵاتیان بێ و کێشە و گرفتەکانیان بزانێت. بۆچوونەکەی دیکەش پێی وایە بارزانی ئاگادارە و مەبەستدارانە بێ ئاگای خۆی نیشان دەدات. لە ئەنگرانی ئەم بۆچوونە چەند نمونەیەکیان وەک بەڵگە بۆ سەلماندنی بۆچوونەکەیان هێناوەتەوە. بۆ نمونە دەڵێن بۆچی بارزانی بۆ دۆسیەی کوشتنی منداڵەکەی دۆک بەپەلە هاتە سەرخەت یان لەسەر کوشتنی گەنجەکەی لە ئەنگری پارتی لە کەرکووک لیژنەی تایبەتی بۆ پێکێنا. هەروە باس لەوە دەکەن کە ساڵی 2012 لە کاتی سووتاندنی چەند سنتەرێکی مەساج و دوکانی مەیفرۆشتندا لە زاخۆ بارزانی بۆ هێورکردنەوەی دۆخەکە ماوەی هەفتەیەک لە دوهۆک مایەوە و دۆخەکەی هێور کردەوە. بەڵام بارزانی لە کاتی خۆپشاندانەکانی هەفتەی شوباتدا کە نزیکەی 2 مانگ بەردەوام بوو ئامادە نەبوو بێتە سلێمانی و گوێ لە داخوازیەکانی هاوڵاتیان بگرێت.